ئەوەی کە پارتیویچێتی دەنگی خۆیان هێناوە من پێشتر لە شوێنی تراوتومە کوردستان کۆمەلگایەکی حیزبی گرتووە ئەحزابەکان نفوزیان دیاری کراوە هەر لە هەوڵە و پارتی لە بیرمان نەچێ من هەورامی وتی ئێمە 42 کورسیێنین وە ڕاستی کرد وە لەسەر ئەساسیەوەی کە هێزەکانی پارتی بە مۆزەفکردنی بە دامەزراندنی بە هێزی چەکداری بە میدیای زەبەلاحی وەکو کوردستان 24 و ڕوودا و دەیان کەناڵی تری ڕاگەاندنی بە ترس و تۆقاندن بێ بە کۆنتڕۆلکردنی شاری هەولێر دووهۆک بێ بە نفوزی حیزبەکەی بێ معلومە و دەنگانایەنێتەوە بۆ یەکێتی شەروایە یعنی ناوچەی ئەحزابەکان معلومە نفوزی یەکگرتوو معلومە ئەوەی کە وتم خەڵک دەنگی بردووەنەوەی نوێ بەڕاستی نەوەی نوێژ لە سەر پاژماوەکانی بزوتنەوەی گۆڕان دەنگی هێناوە خەڵک پێی وابوو خۆشخەیاڵیەک ئەگەر خەڵک ڕەخنە لە خەڵک لە هەڵوێستی خەڵک بگیرێ بە بڕای من دڵسۆزانە ئەبێ لەو ڕێگایەوە بێ کە بڵین خەڵک ئەیویست ناڕەزایەتیەکانی خۆی لە ڕێگای دەنگدان بەلایەنێکی غەیری یەکێتی و پارتیەوە بتوانێت شەقێ لە یەکێتی و پارتی با دەنگەکانیان کەمکە کورسەکانیان کەمکە وە پێی وابوو لەم ڕێگایەوە ئەتوانێت گۆڕانێک پێک بێنێ ئەمە سەرچاوی وەهمی خەڵکە و هەر ئێستا منەزانم کە ئەو خەڵکەی کە چووە بەشداری کرد و دەنگیاوە بە جۆرە لە جۆرەکان پەنجەی خۆیە گەزێ پەشیمانە لەو کارە بۆی دەرکەوتووە